بەڕێزان با ئێمە بین بەراوردێک لە نێوان شاری سلێمانی و کە بە شاری ڕۆشنبیری دادەندرێ هاوکات هەولێری پایتەخت دابدرێن لە چاو دەڤەری بارزان کە دەڤەرش متخەلفە، یعنی ئەوە کەس ناتوانێت کرد لە بارزان نە ڕۆژنامە هەیە، نە بارگای حزب هەیە، نە دیموکراسیەت هەیە، نە ئێزگە و ڕۆژن ئەوەیەکێ و شاری ناو خەڵک مەسەنە زیاتر بڵاو بکاتەوە. کەچی لە بارزان نمونەی هەرە باڵا لە ڕێزگرتن لە ئاژەڵ هەیە. هەمووتان دەبینن چۆن کارمامزە ئاسکەکان دێنە ناو ماڵەکان، ئەو نیشان دەدا کە خەڵک ئەو ئاژەڵ زۆر بە زەحمەتە سیقە بڕوا بە مرۆڤ دەکات، بەس کە بڕوای کرد یعنی ئەو منتیقەیە ڕێزی لێ دەگرن، دڵنیایەکە ئازاری نادەن. ئەو نمونە جوانە هەیە، ئەو نمونە جوانە لە بارزان هەیە و نییە بگۆزرێتەوە لە بۆ هەولێری پایتەخت کە هەر حکومڕانی ماڵی مەسعود بارزانی و مەسرور بارزانیە. یعنی ئەڵێن هاوڕیان بۆ زانیتە بەس ئەڵێن ماڵی مەسعودی بەرازە کوشم بەراز ئەویش چەند ڕۆژەکە دەچن کەمین مەسعود بارزانیش دەرێن دەستە کەمینی بەرازی دەکوژی سیداد میهاد ئیلە ئەخری. بەڵام کۆی ئاژەڵەکانی ترەوە دەبینن دەڵێن زۆر ڕێز هەتا ئینسان بەویژدام لێ ئەڵێن ئێستاکە ئەو ئیدارەی وێندەر یعنی لە زۆربەی چیا و گرد و شوێنەکان بەرمیل ئاویاندانایە خۆراک لە بۆ ئاژەڵانە دادەنێن یارمەتیان دەدەن. ئەو نمونە جوانە کە دەلالە لە پێشکەوتنی کۆمەلگا دەکات. ئەوان ئەوە باوەڕێکی تەریقەتی یان ڕێبازی شێخ ئەحمەدی بارزانە کە هەمویان تا ئێستا لەسەری دەڕۆن. چەند جوانە میهرەبانی، ئاژەڵ دۆستی، ژینگە دۆستی تێیاندا هەیە، تێیاندا هەیە لە دەڤەرەکەدا. ینی ئەوە نییە بڵێ ماڵی مەسعود بارزانی کوشتیان 100 ساڵێک زیاترە ئەو باوەڕانیان هەیە. چەند جوانە باش لۆ ئەوی ناینە هەولێری پایتەخت، لۆ نابەنە دهۆک، لۆ ناکرێتە نابدرێتە سلێمانی ئەو نموزەزە چاوی لێ بکرێت. بەڵامەرە لەو سلێمانی شاری ڕۆشنبیری ڕۆژ نییە ئەمە جێمالێنە بی ئەو دایکە بردرا فەرخەکانی لێ بردرا شەڵتەر دەیباتنە شەڵتەر دەیبات. ڕۆژ نییە جێمالێنە بیتن کە لەو گەڕەکەی سلێمانی بنبینە لە هەولێر لە هەردوو شار ئەزیەتی ئاژەڵ نەدەوێت. ئینسایەق لە سەگ دەدا، گوجیلە دەدا، لە پشیلە دەدان، مناڵ پەروەردە دەکەن، بڕۆ لە خەو لە سەگ دەدن، ئەزە پڕیشان بداتێ ئەڵێن خەتا لەوەیە. یعنی ئەو نمونەی بارزان چ پیشان دەدا. هەمان ئەو سەگ و ئاژەڵانەی کوردستانن، هەمان توخمە، هەمان سروشتە بۆ لەوێ جێتان لێ وەبرێن لە بارزان سەگێک پڕیدا ئینسان ئاژەڵێک ئەوە بوو بەس ئینسانە ئازاری ئاژەڵ دەدەها. یعنی هەر ئاژەڵێک سەوە پڵنگ و ئەوە دەرێن ورد چاتە دەر لەو ڕۆژانە کوشییان. کاچ خۆم ئەو میهرەبانی و ئەو دادپەروەریە ئەو ڕێزگرتنە لە بوونەوەری تری چەند جوانە لە ناخماندا هەبی لە جیاتی بڵێن هەریەکە ڕستەوە ئەڵێ پڕدا ئینسان دەزانی ئینسان چی کورێ کەس ناڵێ ئینسانە خەلل لە پەروەردەی ئینسانە ئەگەنا لۆ لە ئەوروپانیا لۆ لە دەڤەری بارزانیا ئەوە خاڵک دوو لەو شەڵتەرە لەو شەرتەڵی سلێمانی و هەولێر من دڵنیام لە هەولێری شوایە بەس بەڵگەم نانیە. یعنی هەر بەس فڕیان دەدەنە ژووری چواشی گەریەکە بە بێ ئەوەی کاکە سەگ دووری ئینسان ناتوانانی بژی لە بڕی ئەوەی نەزۆکیان کە نەزۆک فڕیدەوە ناو سروشت کە نەزۆکت کرد بۆ خۆی نێرومێ هێزوی ئەوەی تووڕەیی کەمتر دەبتەوە ئەتە کەمتر دەبتەوە و لەوێ چیان یەکەی لەبەر ئەو ڕۆژەی فڕیان دەدەن. دایک ئەو وێنەیە دای دەگرم دایکەکە بێچی خۆی لە دەویتی لەبەر ئەوی وەختێک سەگ بێچی خۆی دەخوا کە هەست پێ بکە یعنی لێ متمەئن نییە ئیدکە دەیخۆن ئەزیەت دەدەن ئیلا ئاخیر. تۆ وەرە شەڵتەرێک لە شاری ڕۆشنبیری یان وا دەکەن نییە لەو گەڕەکەی هەولێریە پایتەختە یان لە سلێمانی ڕۆشنبیری لە سەگێک دەدەن سەگێک دەکوژن ئازاردن. لە بارزانێک هیچ علم و سەقافەتی میدیایی نییە، حزبی نییە، دیموکراسی نییە، ئەو لە لووتکێ ئەو لە بنەوەیە. ئەوە باشترین نمونەیە کە خەلل هەڵەکە لە ئینساندایە وەگەنا لۆ لە ئەوروپا هەموو شتە نییە. خاڵش کەس برێم حزب و ڕۆشنبیری کورد کەی شەرم لە خۆتان دەکەن وەزان ئەوی بەس لە بۆی هێرباز لە حقوقی ئینسان و مافی مرۆڤ بکە و ئازادی و دیموکراسی ئەوە ڕۆشنبیری نەخێر. ئێستا پێگەی فاشیزم بوون پێشکەوتنی کۆمەلگا بەوەیە چەند گرنگجی بە خاوەن پێداویستی تایبەت هەم کۆمەلگا ڕێز دەگری هەم سیستەم خزمەت گوزاری لۆ پێشکەش دەکە هاوکات لەگەر ئاژەڵ و ژینگەش. بەس پێم بڵێ ئەوە لە ناو ڕۆشنبیر و حزبی کوردی چەند هەیە چەند نخبەی هەڵبژاردەی
کۆمەلگا لە ئەوانی خۆیان پێ کەڵە ئەدیب کەڵە شاعیر کەڵە هونەرمەندە دین قسە لەسەر ئازاری ئاژەڵ بکەن نیانە هیچ ئەوە پێیان عەیبە لە کاتێکدا ئەوە ئیشی ئێمەمانان ئەوەیە میهرەبانی بڵاوکەینەوە دیاردەی توندی تیژی دوورکەوینەوە کورە شەرمەزاریە حیزبێکی کوردی نییە هەموو یەک ڕەنگن من بەس لە قەندیلەکان دەبینم ڕێز لە ئاژەڵ دەگیرێ دەبینم یعنی پەروەردەیان دەکەن ئازاریان نادەن بەڵام لە هەموو حیزبەکانی کە هەر قسە لێ کورە بابە خەمی لە ئینسان بخۆ کورە براکەم ئەگەر نەتەوەیەکی دوور لە توندی تیژی میهرەبانی پەروەردە بکەی بڕوا بکە نمونەی هەرە پێشکەوتنە بۆیە خەلەل بارزان ئەوروپا پێمان دەڵێ خەلەل لە ئینسانە نەک لە ئاژەڵ کاتێکی خۆش